هەرچەندێکی لەبارەی ڕێز و پلەی ئەو شەهیدە لە شۆڕشی گەلێک کوردە بدوێن ڕاستی کەمە. نمونە ئینسانێکی دموکرات، مەلایەکی ڕووناکبیر و تێکۆشەر و بابێکی زۆر باش و مێهرەبان و دموکرات بۆ منداڵەکانی، خۆشەویستی گەل و ئینسانێکی ڕەزاسووک و بەڕاستی لەبەردەڵان و کەسێک بوو کە هەرگیز نەحەقی قبوڵ نەدەکرد. یەکێک لە سفەتە هەرە بەرزەکانی مامۆستا ئەوە بوو کە سەری دەبەرابەری زۆریدا قەتدا نەدەنواند. دوژمنی چەوسێنەران و دۆستی هەژاران بوو، لەگەڵ ئەوەیدا کە مەلایەکی ئاینی بوو، دژی هەموو خوڕافاتێک بوو کە بەمەسە بۆ لکاندراوە و زۆر بە توندی بربەرەکانی خوڕافاتی دەکرد. مەلای ئاینی بوو، پێش نوێژی گوندەکەی خۆیان بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا لەسەر ڕزقی خەڵک نەدەژیا، بەڵکو بۆ خۆی ڕزقی خۆی و ماڵ و منداڵی پەیدا دەکرد، وەک هیچ مەلایەک بەرات و زەکاتی وەرنەدەگرت. لەمێژ بوو لە ڕیزی خەباتکارانی حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا بوو. لەسەر ئەو خەباتەشی تووشی زیندان و ئەشکەنجە و لێدان هاتووە لە زمانی شادا بە دەستی ساواک، تەنانەت تارەی کەوتبووە سەر چاوێکی، وەختێکی بە شەلاق لێیاندا بوو، شەلاقێک چاوی گرتبووی و ئەو چاوەی باشی نەدەدی. دەگەڵەوەیدا واسەوارەی لە شکنجەی ڕژیمی پێشوو پێوە دیسانیش کۆڵی نەدا و هەروە بەردەوام بوو لە خەباتدا. ئەمن وەختێکی کە دەمدیت مامۆستا سەرڕای ئەوەی کە ئینسانێکی زۆر بە دین و ئیمان بوو و خەڵکی ڕێنوێنی دەکرد بۆ مەسایلی شەرعیش، دەگەڵ ئەوەشدا لە نێو ماڵە خۆیدا ئازادی تەواویدا بوو بە منداڵەکانی. ئەمن کە دەمدیت مامۆستا چ کەیفێک دەکات کە منداڵەکانی کۆڕی سرود ساز دەکەن و گۆرانی دەڵێن و مۆسیقا لێ دەدەن، بەڕاستی پێم سەیر بوو، چونکو شتی ئاوام زۆر لە مەلایەکی ڕێبەری ئاینی چاوەڕوان نەدەکرد. ئینسانێکی زۆر نەترس و ئازا بوو، بربەرەکانی هەموو نادروستی و بێ نەزمی و خراپیەکانی تەشکیلاتی و نێوخۆیی حیزبی دەکرد. لە جەریانی خەیانەتی ڕەحمانی کەریمیدا کە ئەو زمانی ئەمن لە سەرەتای دەستپێکردنی خەیانەتەکانیدا بەرپرسایەتی کۆمیتەی شارستانم هەبوو لە پیرانشار و مامۆستا ئەندامی هەیەتی ئیجرایی بوو، بە خەیانەتەکانی ڕەحمان کەریمەمان زانی بوو. دەگەڵە من پێ بەپێ ڕچکەی بینی دەفتەر و پیرانشارمان دەگرت و دەڕۆیشتین و دەهاتینەوە بە هەموو شێوەیەک هەوڵماندا کە دەفتەری سیاسی ئەو کاتی لەو کارەساتە تێبگەێنین کە بەداخەوە ئەوان زۆر درەنگ تێگەیشتن و نایارانی مامۆستا و لایەنگرانی کەریمی تەبلیغاتیان دەکرد کە ئەوانە تەبلیغاتی مەسەبی دەکەن لە دژی ڕەحمان کەریم و نازانم چ دەکەن، بەڵام سەرەڕای ئەوانە مامۆستا هەر نەباسی. بۆیە بوو کاک دکتۆر سەعیدی ڕەحمەتی لە کاتی شەهیدبوونی مامۆستادا کوتی مامۆستا بەڕاستی کەسێک بوو کە لە بەرابەری دەستەی خاین لە پیرانشاردا قەت نەبەزی و هەر خەباتی کرد. ئەمن دۆستاتێکی زۆر نزیکم لەگەڵ مامۆستا هەبوو، ئینسانێکی زۆر قسە خۆش بوو، زۆر بەداخەوە تەنانەت
لە محیتی دەفتەریشدا برادەرانی سەرەوە خراپ تێگەیانرابوون لە بەری ئەودا، بەڵام ئەو پۆڵی هەر نەدا بە هیچ شێوەیەک نەچۆ ژێرباری ئەوەی کە ئیجازە بدات خەیانەت لە پێشچاوی بکرێت و ئەو دەنگ نەکات. هەتا ڕۆژی شەهید بوونیشی مامۆستا لەو خەسلەتەی و لەو تەبیعەتەی هەر بەردەوام بوو و لەحزەیەکیش بیری تەسلیم بوون بە مێشتیدا نەهات. ئەمن بەڕاستی لەبەر ئەوەی کە لە نەکاو ڕەتووشی ئەو باسە بووم خۆم بۆ ئامادە نەکرد بوو، بەڵام دەتوانم هەر ئەوەندە بڵم کە مامۆستا نەک هەر شەهیدی حیزبی دموکراتی کوردستان بەڵکو شەهیدی هەموو گەلی کوردە و قەت هەتا دوایین ڕۆژانی تاوایین ساتەکانی ژیانیشی تەسلیمی هیچ زۆرداریەک و هیچ ناڕێک و پێچی و بێنەزمیەک لەنێو حیزبدا نەبوو. ڕۆحی شاد بێ و ڕێگای بەردەوام بێت.